بێگومان دەستدانە هەر کارێک بۆ ئافرەتێکە بیهێوێت لەسەر پێی خۆی بوەستێت بێگومان کارێکی زەحمەتە بەتایبەت لە کۆمەڵگەیەکدا کە دەتوانین بڵێن ئافرەت کەمتر دەردەکەوێت بۆیە تووشی کۆمەڵێک گرفت و ئاستەنگ دەبیتەوە بەڵام دوجار دەکەوێتە سەر ئەوەی کایە تۆ چەند دەتوانیت لەسەر ئەو ڕێگای خۆت بەردەوامیت چونکە پێم وابێ ئابووری سەربەخۆ بۆ ئافرەتێک لە ڕێگەی هەر کارێکی سەر بەرزانەوە بێت سوودێکی باش بەخۆی دەگەێنێت و چونکە دوجار پێم وایە هەتا ئاستی بیرکردنەوە و جۆری عقلێتیش بەسراوەتەوە بۆەوەی کە بتوانیت ئابوووریەکی سەر بەخۆت هەبێت بێگومانکردنەوەی ئەم جۆرە پێشەنگیانە بۆ ئێمە زۆر مانادارە جیا لە بابەتی مادی و ئەمانە دەتوانین بڵێن لە لایەنە ڕۆحی و معنەویەکەش ئەوەیە کە ئێمە پێمان وایە یاخود پێمان باشە کە کۆمەڵگا وابەستە بێت بە کتێبەوە دوجار کتێب لە ئێستادا شتێکی دەتوانین بڵێن ون و بزرە بۆ ئەوەی وابەستە و حەزی خەڵک بهێڵینەوە لەو ئاسەدا پێویستەکردنەوەی ئەم جۆرە پێشەنگیانە بە شێوازێکی بەردەوامی هەبێت ئێمە لە پێشەنگەکەماندا هەوڵمانداوە کۆمەڵێک ناونیشانی باش و تۆکمە و جیاواز بهێنین بۆ نمونە کۆمەڵێک ناونیشانمان هەیە لەسەر مافی ئافرەت لەسەر پرسەکانی ژن هەروەها لەسەر ئەو ناونیشانانێکەوە باس لە دۆخی ئافرەت دەکات بە شێوازێکی گشتی و هەروەها بە شێوازێکی تایبەتی لە کۆمەلگای کوردیدا لەسەر کێشەکانی لەسەر مافەکانی لەسەر ئەوەی کە دۆخی ژن لە ئێستادا لە چ بار و دۆخێکدایە هەوڵمانداوە ئەم ناونیشانانە بە شێوازێکی بەرچاو لێرەدا دەست بخەین.